ئەگەر تۆ الله ئیسیجابە بداتەوە وەڵامت بداتەوانێ نەکەی شوێنی ظالم و ستەمکار و فاسد بکەوی. موسى عليه السلام فەرمێ چی؟ ربنا إنك آتيت فرعون وملأه زينة وأموالا في الحياة الدنيا يا رب العالمين. فرعون دار دستو قوات دصلاتكي وهيزكاني چی داونەتی لەم دنیادا هەرچی شتی خۆش و ڕازاوە و ڕابواردن و پاشان شەرچی سەرۆت و سامان و پارە و مرکزی قووەتە لای ئەوانە. ئێ خۆمانە چی پێەکەن؟ ئەوانەی کە ئاها دەسەڵاتیان هەیە و زینە و پارە ئەمانە دەزەکەوێت قەچاوەڕن چی پێ بکرێ؟ ربنا ليضلوا عن سبيلك يا رب العالمين. خۆ ئیشی ئەمانە بەم پارە و بەم هەمووی هەیەانە غەیری گومڕاکردن و سەرلێتێکدانی خەڵکی چیکەیان کردووە؟ هیچ شتێکە ناکەن کەواتە شەرحی حاڵ ئەکەی ئیخۆت و چواردەورەکەت بۆ الله سبحانه وتعالى. ربنا اطمس على أموالهم واشدد على قلوبهم فلا يؤمنوا حتى يروا العذاب الأليم. يا پێغەمبەرێک دعاکات يا ربي ماڵەکانیان هەمووی تێک بدەیت کاوەریکەی بەسەریانە دڵیان توت بکەی بۆی باوەڕ نەهێنن و هەتا سزایان بدەیت هەتا عقوبەکەیان بۆ نێری. ئەوەش قیمەی ناڕەحەتبوونی موسای عەلەیهی سەلام. پێغەمبەرێک بۆ هیدایەت هاتووە هیدایەتی خەڵک بدات لە کاتێکدا کە ئەسانت ئاوا حاڵەکات بۆ خودی خۆی نێ بۆ خەڵکێک کە فەرمێ خەڵک گومڕاکەن کەسیان نێشتوانێمانە هەموو خەڵکیان سەر لێ تێکدا. قال قد أجيبت دعوتكما. الله سبحانه وتعالى فەرمی ئەوە وەڵامی دوعاکەم دانەوە بەڵام فاستقیما استقامة و بەردەوامیتان هەبێ. فاستقیما دوو تەفسیری هەیە. تەفسیرێکیان یعنی بەردەوامیتان هەبێ لە دوعاکردنە يعني واز نهێنن دوعا بکەن وەڵام دەتەوە بەزە دوعا بکە یان استقامەتان هەبێ لەوەی کە ئێوە ئیشی خۆتان بکەن حەقتان نەبێ کەی دێت دڵنیا بە وەڵام داتەوە لەبەرەوە شەرت نییە وەڵامەکە ئێستا بێ ئی هەندێشت چەنی پێچوو ولا تتبعانی شوێنی ولا تتبعانی شوێن پێی ئەوانە هەڵ نەگرن هەنگاوی ئەوانە هەڵ نەگرن سەبیل و ڕێڕەوی موفسید و ظالمەکان هەڵ نەگرن